ئازیزان لە بڕگەیەکی تری بەرنامەکەمانە ئەچینە لای ئازاد ئۆمەراوی پەیامنەرمان لە سۆران بۆ گواستنەوەی هەواڵ و زانیارەکانی ڕۆژ. کاک ئازاد سڵاوی خوای گەورەت لێبێت، بەیانیت باش، پێم خۆشە بزانین لە سۆران ئەمڕۆ چی ئەگوزارێ و زانیارەکان لای جەنابەت چین. بەڵە سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێسەر. دیارە لە یەک مانجی ڕابردوو لە سنووری ئیدارەی سۆران بە هەر چوار قەزاکەیەوە کە قەزای سۆران و چۆمان و ڕەواندوود و مێرگەسۆر لە خۆی ئەگرێتن 25 ڕووداوی هاتوۆ ڕووی داوە. لە کۆی ئەم ڕووداوانە بڵێن 115 کەس بریندار بوونەوە، هەروەها 5 کەسیش گیانی لەدەست داوان. هۆکاری ئەم ڕووداوانش زیاتر بۆ بەرتەسچی ڕێگاکان، یەکسایدی ڕێگاکان و هەروەها قەرەباڵغیەکی زۆر بوونی قەرەباڵغیەکی زۆر لە ڕێگاکان وای کردوەکەوە ڕووداوەکانی هاتوۆ ڕۆژ دوای ڕۆژ بەرەو بەرزبوونەوە بڕۆن. ڕێگاکانی دەڤەرەکە زۆربیان هەمان ڕێگای 30 ساڵ بەر لە ئێستان. ڕێگاکان بەرتەسکن، ناوچەکەش فراوانبوونی بەرچاوی بەخۆیەوە بینیوەوە. هەوڵاتیانێکی زۆر لە ناوچە زیازیەکانی ئەرێمی کوردستان و پارو ناوڕاستی عێراق بۆ گەشت و گوزار سەردانی هەر چوار قەزاکە ئەکاتن. ئەمە شوای کردووە کە ڕۆژانە قەرەباڵغیەکی زۆر لە ڕێگاکان هەبێتن، بە تایبەتی لە ڕۆژانی پێنجشەمە و هەینی ڕێگاکە قەرەباڵغیەکی بەرچاو بەخۆیەوە بینێتن، وا ئەکاتن کە ڕێگایەکی وەکو نێوان گەڵی عەلیبەگ بۆ سپیلێک کە ڕێگای تەنها نزیکەی 20 کولەکێک ئەبێتن، هاوڵاتیان بە سعات لەم ڕێگایە ئەمێننەوە. ڕێگاکە قەرەباڵغ دەبێتن، وا ئەکاتن کەوا سیارێکی زۆر لە ڕێگاکە بمێنێتەوە، چەند کاتژمێرێک بخانێتن کە تاوەکو ڕێگاکە ئەبێتەوە. ئەمە شوای کردووەکەوا چەندین جار ڕووداوی نەخوازرا و لە ڕێگاکە ڕووداتوە بەدەیان هاوڵاتی لە ڕێگاکە ببنە قوربانی بەداخەوە کەوا ڕێژەی قوربانیان ڕۆژ دوای ڕۆژ بەرەو بەرزبوونەوە دەچێتن لە ڕووداوەکانی هاتوچۆن. هەروەها سەبارەت بە بوونی نەوتکەوە ناوچەی سنووری ئیدارەی سۆران لە زستانان ناوچەیەکی ساردا، هاوڵاتیان پێویستیەکی زۆریان بە نەوت ئەبێتن بۆ خۆگەرمکردنەوە. لە ئێستادا ئێمە هەر لە وەرزی هاوینین، یەک بەرمیل نەوت بە 260,000 دینارە، کەمەش نرخێکی بەرزە بۆ هەر بەرمیلێک نەوت. ئەمەوە ئاکاتن کەوا لە زستانی ئەم ساڵدا هاوڵاتیان نەتوانن نەوتی پێویست بکڕن و دابین بکەن بۆ خۆگەرمکردنەوە، چکە 260,000 هاوڵاتی هەیە موتەی تەنها 400,000 500,000 چەند بۆ نەوت دابین بکاوە، چەند بۆ مەسروفاتی ڕۆژانەی دابین بکاتن. نەبوونی نەوت بۆ دابەشنەکردنی کە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمیش هیچ پلانێکی نییە بۆ دابەشکردنی نەوت لە ناوچەکەوە لە هەرێمی کوردستان بەگشتین، و ئەکاتن کەوا زەرەر و زیان بەر دارستانەکان و بەر ژینگەی هەرێمی کوردستان و بەر ناوچە شاخاویەکان بکەوێتن. دووکە لە کاتێکا کە نەوت دابین نەکرێ و نەوت ئەرزان نەکرێ بۆ هاوڵاتیان ناسارن پەنا ئەبەنە بەردار بڕینەوە. ئێمە لە ساڵانی ڕابردووشدا دەبینین هاوڵاتیانێکی زۆر پەنایان بۆ داربڕینەوە بردووەوە داری چەند سەد ساڵە کەوا چەندین ساڵی ویستووە گەورە ببێتن بەهۆی دابین نەکردنی نەوت بۆ هاوڵاتیان وای کردووەکەوە پەنا بۆ بڕینی دار ببن و دار ببڕنەوە. لە ئێستاژە لە بەشێک لە ناوچەکان بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان هاوڵاتیان پەنایان بۆ بڕینەوەی دار بردووە و ئامادەکاری ئەەکەن بۆ وەرزی زستان. هیوادارین کە حکوومەت خەمێک لە هاوڵاتیان بخواتن و نەوتیان لە ماوەیەکی زوود بۆ دابین بکات بۆ ئەوەی ژینگەی هەرێمی کوردستان بەرەو لە ناوچوون نەڕواتن. هەروەها سەبارەت بە کارەبا لە سنووری ئیدارەی سۆران لە ئێستادا کارەبای بازرگانی لە دوکاندارەکان دەبڕێتن. کارەبای سۆران بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای سۆران هەڵمەتێکی دەست پێ کردووە. ئەو هاوڵاتیانەی کە قەرزێکی زۆریان لەسەر کەڵەکە بووە کارەباکەیان ئەگوێنێتەوە تاوەکو ئەوەی ئەو هاوڵاتیانە سەردانی بەڕێوەبەرایەتیەکە نەکەن و پارەکانیان لێوەرئەگرن بە شێوەی قیست، ئەو کات کارەبایان بۆ پێ ئەکەنەوە. تاوەکو ئێستا بە پێی و ئامارەی لەلای ئێمەیە 701 هاوڵاتی کە کارەبای بازرگانیان هەیە بانکێشی بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای سۆران کراون و ئیزراعاتیان لەگەڵ کراوە پارەیان بۆ کراوە بە قیست. دیارە کارەبای بازرگانی 92 میلیارد دینار لە سنووری ئیدارەی سۆران
قەرزداری بەڕێوەبەراتی دابەشکردنی کارەبای سۆران بەڵێ زانیاریەکانی دەڤەری سۆران بوون